هروها خوي تعالى لسورة النحل آية 116 فرمي ولا تقولوا لما تصف ألسنتكم الكذب هذا حلال وهذا حرام لتفتروا على الله الكذب إن الذين يفترون على الله الكذب لا يفلحون. أفرمي لخوتانوا بناوي خواوة درو ما كان بلين أما حلال وأما حرام، يعني لخوتانوا بناوي خواوة درو بكن درو هالبسن بناوي خواوة براسي أو كسانيك بناوي خواوة درو أكنو بخلقي ألين أما حلال أوش حلال نية بخلقي ألين أما حرام حرامش نية أو كسانا تاوانا كان يان زؤر قوريو بحيد شويك سرفراز نابن نلا دنيايا ونلا قيامتشا للدنيا خوي تعالى أبرويانا با ولا قيامتشا رشي ميداني خوي پروردگار بيشيناني أمتا فرميانا بجرأترين كس لفتوادان أو كسيك زور بجرأته بو آقري جهنم، يعني أو كساني كزانستيان نية ولا خويانا وفتوى أدن براسي وك أوايا كزور بجرأت بن ملبنا بناو آقري جهنم خواب أنا ما مدا لزماني بيشينانا لزماني صحابة وتابعين وتابعي تابعين كأوانا بيشيناني أمتي إسلاما سلفي أمتي إسلاما لو زمان فتوى زور بآساني نأدرا بلكو كاتيا بچوايت لاي مفتيك لاي زانايك برسالك اللي بكردايا لترسى بو اوي نوك هليتيابكا اي ناردي بولاي زانايك يتر اويش اي ناردي بولاي اوي تر يعني هوريان ادا لملي خوياني بكنوا نوك توشي هليك بين بلام امرو خلق لاي خو من خوا بنامان دا هر اونا حساوة توزي الريشي لي داناو جامانيكي لي خسسر يا كلاويكي لي خسسر يتر أبي مفتي أم أمته ريك لايفكاتو لتيك توك ودسكاتا فتوادان يعني براتان هبي أو برسياراني كلو نفامانا أكري لتيك توكا وزور بجرأته والله أدنوا ونازانم يعني كنازانم نيوي أم علمي نيوي علمي دين أوين بلي نازانم زانان من وين فرموه وتوانا لا أعلم نصف الدين نيوي دينا بلي كاتب برسيارد لي أكري بلي نازانم شلو أونا برسيارا لإمامي مالك كرت لأندلسة ولا أسبانيا هاتن بولا إمامي مالك أونا الري بولاغ بيبرا بين خزمتي إمامي مالك لما الدينا بو أي برسياري اللي يبكن إمامي مالك تنهات شان برسياري كي ولام دايوا سيو أونا ولام ندايوا وتيان إسا تشيب كين يعني بروينو بلين مالك وتي نازانم وتي برونو بلين مالك وتي نازانم خو من ديني خو لبر خاطري ونافروشم شتيك نمزاني أليم نازانم بلام أوانا نازانم يعني لبر أوي عيب دائن بن خلقنا لي ولا أمانة شعر زايانية بكيفي خوان قصاكم بكيفي خوان فتوى أدن بلاي راستو شفا فتوى أدن مناري لم خلقا هل صاو هل قرتاوا بوتا مفتي فتوى بوم خلقا دار واسيرة زور عجيبة زور سير الدي يكسر بو بزانا وفتوى أدا فتوى لشتيل يك أدا لجني فتوى ناويرن قسيت يابكن أو مفتي وقسيت ياكا زور سيرة بيشينان آوابونو خلقي لا إيميش آوان بداخوا أمجا خلق خوي تعالى الليلة أمر بإماءك بهمومان كلشتيك أجر شارزاي ما النبي بروين بولاي كسانيك شارزابن بلام سيرة كي خلقي لا إخومان حربس كسيكي دوزيه وحر كسيك بس أولي قماني ليه بكري أمام ملايا يعني بيبو تري ملا يتر لمزقوتا بانك بدا يعني مثلا كابراد لمزقوتا جماعة كانيكا يتر لنا وخلق أخوار كسي لمزقوت جماعتك بيولين ملا حر بس أونا بيو ترى ملا كابرا الراب برسيار يليكي ليكا والله للي جني فتوى بكريت جرأتنا كان والله مبنوا أم لأو زلامائك أو أبيش بكيف خوي قصيت ياغا برسيار طلاقي قورة برسيار مسائلي خطر مسائلي عقيدة مسائلي عبادات مسائلي أخلاق برسياري قورة
لە ئەو نەفامانە ئەکەن. ئەو خەڵکە لە هەموو شتێکە شارەزایی هەیە، بەس لە دینە خۆی گێلەکە. هەر یەکێک لە ئێمە ئەگەر سیارەکەمان تووشی عەتەڵێک بێ، هەر کەسێکمان دەستکەوێ ئەیهێنین و بەرێ دەینە سیارەکەی خۆمان، یا پرسیار ئەەکەین چاکترین فیتەر کێیە، لە چاکەکانمە دەستی پێەکەین، دەستمان کەوت باش، دەستمان نەکەوت کێ تۆزێ لە ئەو خواردترە، کێ تۆزێ لە ئەو خواردترە. حتا وەکو کەسێک ئەدۆزینەوە کە دڵنیابین شارەزایی هەیە لەو بوارە و سیارەکەمان نەخەینە ژێر دەستی. ئەمە بۆ سیارەکەت. بۆ جەستەی خۆتیش کام لە ئێمە تووشی نەخۆشیەکە بین، نەخۆشیەکی خەتەر، ئەڕۆین بۆ لای کەسێکی اعتیادی، ئەڕۆین بۆ لای هەر کەسێ بەس بڵێ تۆزێ شارەزاییم هەیە لە طوبا و لە بواری پزیشکیە. پرسیارەکەین ئەوە دکتۆری فەقەرات لە چی دکتۆرێ باشە؟ لە ئەم لە ئەو لە ئەو لە معاون طوبیەکە لەو دکتۆرەکە. جاری وایە لە دکتۆرە پرسیاری دکتۆری چاکترەکەی. تۆ ئەگەر فەقەراتت کێشەی هەبێ ناڕۆی بە لای دکتۆری چاو، ئەگەر کێشەت لە چاو هەبێ ناڕۆی بە لای دکتۆری فەقەرات، ئەڕۆی بۆ لای کەسێک کە ئەخەسایی بێ، کە پسپۆر بێ لەو بوارە پرسیار لە ئەوەکەی. بەڵام لە دینا هیچ کێشت نییە، ئەچی بۆ لای هەر کەسێ بانگ بدا لە مزگەوتە ئیتر تەواو فتوات بۆ بدە. واللهی خۆت مەخەڵەتێنە، ئەوە لەوێ زۆر زۆر گوناحباری. لە دینیشا چۆن لە بواری پزیشکیە، چۆن لە بواری فیتەری سەیارەیە، چۆن لە بواری هەندەسەیە اختصاصات هەیە و پسپۆری تایبەتی هەیە، ئەمە دکتۆری چییە و ئەوە دکتۆری چییە و ئەوە دکتۆر چییە، لە دینیشا وایە. ئێستا مامۆساکان ئەوانەی کە زانە شارەزاکانن کە ناویان دەرکردووە لە علم و زانستە، تەلیفاتیان هەیە، کەسانێکی پسپۆڕن، ئەوانیش هەمویان لە هەموو بوارەکانی شەریعەتە شارەزایان نییە. هەیانە لە عەقیدە زۆر باشە، هەیانە لە فیقها زۆر شارەزایی هەیە، هەیانە لە علومی حەدیثە، هەیان لە علومی قورئانە. هەر یەکێک لە بوارێکە زۆر شارەزایی هەیە. یعنی تۆ بۆ ئەوەش کە پرسیارێکت هەبوو ئەبێ بگەڕێی چی مامۆستایەک زۆر زۆر زانا و شارەزایە پرسیار لە ئەو بکەی بۆ دینەکەت. ئەگەر مامۆستایەکی زۆر شارەزات دۆزیەوە پرسیارت لێی کرد، ئەو جا وەکو چۆن بڵێ تاوانەکەت لەسەرەکەوێ. هەروەکو ئەو کابرای کەس 99 زەرامەکەی کوشت بوو، یەکەم جا کاتێ پرسیاری کرد وتیان ئەوە فڵانە کەسێکی خواناسیان پێپیشاندا، بەڵام شارەزایی نەبوو لە دینە. کاتێ چوو بۆ لای ئەوە بۆ تووشی کێشەیەکی تر بوو، ئەویشی کوشت. هەتا لە ئەخیرا ڕێنماییان کرد بۆ لای زانایەک، ئەو ڕێپیشانداری بوو، ئەو ڕێگای چاکەی پێپیشاندا، زانایەک کە لەو بوارە شارەزایی هەیە، لە بواری تەزکیەی نەفس، لە بواری تەوبە. بۆ ئەوەنە دینەکەتان لێ زیاوە، بۆ ئەوەندە دینەکەتان لێ زیاوە گەیشتن هەر کەسێ پرسیاری لێکەن. ئاخر معقول نیە هەر کەسێ ناوی مەلای پێوە بوو ئیتر مفتی بێ، یا هەر کەسێ لە مزگەوتا بوو 5 فەرزە ئیتر مفتی بێ، یان ئەوانەشی کە هەن لە مزگەوتە یعنی تۆزێ بە مەلا ناویان دەرکردووە، یان حاجین، یان ئیخۆ نابێت تۆ ئیتر هەر کەسێ پرسیاری لێت کرد ڕاستەن جواب دەیتەوە. کاکە دەمی خۆت بگرە، وەڵڵاهی بڵێ من لەو بوارە شارەزایم نییە، وەڵڵا حتا شارەزاییتیش بێ مادام تۆ اختصاصت نییە و لەو بوارەش ئیجازەت وەرنەگردووە حەقە قسەی تیانەکەی. حتا ئەگەر شتێکیش بیست بێ مەیڵێ بڵێ بڕۆ بۆ لای زانایەکی شارەزا، وەڵڵا من هەر کەسێکی عادیم، کەسێکی تۆزێ شارەزایم هەیە، تۆزێکم بیستووە لە مەلاکان. بۆیە خۆشەویستەکانم با دینی خۆمانمان لێ زیاد نەبێ. والله ئەگەر وای پێبێ نەکبەتیە ئەمە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکە ئەفەرمێ ئەم دینە ڕۆژێ تێ بەرزە بێتەوە، یعنی ئەم دینە ڕۆژێ تێن هەڵەگیرێ لە ناو خەڵک. فەرمووی هەڵگرتنەکەی بەوە نابێ خوای تەعالی قورئانەکە هەڵگرێ، یعنی ئەو قورئانە نەیەڵێ، یا سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیەڵێ، یان شەریعەتی ئیسلام هەڵگرێ لە ناو خەڵک. نەوەڵا قورئانەکە هەر ماوە، حەدیثەکان هەر ماوە، شەریعەتەکەش هەر ماوە. ئەی کێشەکە چییە؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی هەڵگرتنەکەی بەوە ئەبێ زاناکان ئەمرن و جێنشینیان نییە. زانا ئەمرێ کەس نییە جێی بگرێتەوە. هەتا وای پێتێ خەڵک خۆ بە بێزانا دانانشن، کاتێ زانا نەمێنێ خەڵک ڕوا پرسیار لە کەسێکی نەزانەکە، یعنی خەڵکانەکەی ئەبن بە موفتی خەڵک سەربەرزەکەن و نەزانیشن. کاتێ فتوا ئەدەن خۆشیان گومڕا ئەبن
وخلقيش قمراء كان بيغمري خاص الله عليه وسلم فرميه فإذا سئلوا أفتوا بغير علم فظلوا وأضلوا. حديث إمام البخاري جرته أفرميه خوشان قمراء بن خلقيش قمراء كان يعني خوشان قمراء بن شو كتو قمراء بي كاتيا برسياري جواب ديتو كان لي نازاني وخلقيش قمراء كي طبعا تاواني أواني شاء الله قري زور خطر خوش يسكانم. يزيد كوري هارون أفرميه عالم زانا حجيته بلغيته إلى الرجي قيامته با أو حجيك هتا أو بلغيته بلغيك بقوت بإلى الرجي قيامته. بلغي يعني بون من هويته يا هوي آخر إساتو إجازكت هويكت إجازة سايقكت أجر تزوير به بخوا ناويري هاليقري أجر إكسباير به زو أروي بلا أروي أجر تواوبو به زو أروي تازيه كيتوا لبروي بلغيكي بقوت نية لبروي بلغيكت كون بوا أي بو دينا كمان بو ناقرين بلغيكي باش بدوزينو بو للرجي قيامتا بلين خوايا من أم إيشم كن أما بلغا كمان بلغيكي بهيز بدوزنو بو دين داري تيتان. إمامي رازي أفرمي زانایان من كون لسر أوي كوا گشت کەسێک نابێ پرسیاری لێ بکرێ ئەبێ ئەو کەسەی پرسیاری لێ بکرێ کەسێکی شارەزا بێ ئەهل ئیجتیهاد بێ لە هەموو بوارەکانی شەریعەتە شارەزا بێ خوێندە بێتی ئەو علمانەی خوێندە بێت ئەمجا لەسەرەوەی ئەمەش ئەبێ ئەهلی وەرع بێ ئەبێ خۆپارێز بێ سێنگ دەرنەپەڕێنێ ئەبێ خۆی بشت بواتە دواوە مەگەر ناچاری کەی یعنی جوابت بداتەوە ئەبێم سەربەرز نەکاتەوە بڵێ خەڵکی نەبێن بۆ لای من ئەوە من لایڤم کردوتەوە بێن پرسیارم لێ بکەن تا وەڵامتان بەمەوە والله عیبە والله عیبە تۆ سێنگ دەرەپەڕێنی بۆ خەڵک ئەڵێی خەڵکی نەبێن پرسیارم لێ بکەن چۆن ئەبێ مەلای ئاینی وابێ چۆن ئەبێ زاناوا بێ والله ئەوانە نەزانن والله ئەوانە ئەگەر نەزانیش نەبن وارع نین یعنی خۆیان ناپارێزن خۆپارێز نین شایستە نین کە پرسیاریان لێ بکرێت چونکە ئەوانە لەلایەنی تەزکیەوە فەوتاون ئینسان جگە لەوەی کە ئەبێ علمەکەی هەبێ ئەبێ ڕوحیەتێکی تیا بێ ئەبێ خۆی بپارێزێ لە ڕیا خۆی بە دوور بگرێ ئیخلاسی تیا بێ ئەمجا ئەو کەسەش ئەبێ مسلمانان یعنی زانایانی زەمان شایەتی بۆ بدەن کە فڵانە کەس شایستەیە کە پرسیاری لێ بکرێ بڵێن فڵانە کەس پرسیار لە ئەو بکەن ئەو شارەزایە ئیتر ئەوە ئەبێ بە موفتی ئەو شوێنە بەڵام هەر کەسێ هەڵقورتێ لە خۆیەوە قسە بکاو طعن لە ئەم بداو طعن لە ئەو بداو حەڵال لە خۆیەوە حرام بکاو حرام لە خۆیەوە حەڵال بکا بەڕاستی ئەمە زۆر خەتەرە زۆر خەتەرە خۆشەویستەکانم. ڕۆژێکیان ڕەبیعەی مامۆسای ئیمامی مالک زۆر بێتاقەت بوو. ئیبن عەبدولبەر ئەفەرمێ کابرایەک چووە لای ڕەبیعەی مامۆستای ئیمامی مالک ئەڵێ تەماشای کرد ئەگرێ زۆر بەکوڵ ئەگرێ ئەڵێ ئەمیش وای زانی مصیبەتێکی زۆر گەورە ڕوویداوە وتی مامۆستا چی ڕوویداوە کێت وەفاتی کردووە چی حاڵێک بووە بۆ ئەوەنە ئەگری بۆ ئەوەنە بەکوڵ ئەگری وتی نەوەڵا هیچ نەبووە کەسم نەمردووە بەس تەنها بۆ ئەوە ئەگری ئەمڕۆ پرسیارێک لە کەسێک کراوە کە ناشایستەیە و نەزانە پرسیاری لێ کراوە لە بواری شەریعەتە بۆ ئەوە ئەگریم خەڵک ئەڕوا پرسیار لە نەزانەکە ئەمجا فەرمووی خەڵکانێکەیە لەم زەمانە واللهی چۆن دز ئەبێ بگیرێ و بکرێتە سژنەوە خەڵکانێکەن پیان ئەوترێت دزی دین دزی شەریعەت ئەبێ بگیرێن و سجن بکرێت بەس بەداخەوە ئەوانە بوون بە موفتی و خەڵک ئەڕوا پرسیار لەوانە ئەکە. جا ئەم مامۆسایش ئەفەرمێ بەداخەوە ئەوە لە زمانی ئەوە ئاوای وتووە جا ئەگەر زمانەکە ئێمە بدوینێ ئەبێ چی بڵێ ئەی منیش ئەڵێم بەداخەوە ئەم پیاوە بەڕێزە ئەگەر زمانی ئێمە ببینێ و زمانی فەیسبوک و تیکتۆک و چی ئەمانە ببینێ و هەروە خەڵکانێک و هەڵە قورتێن و تۆزێ ڕیژدا ئەنەن و کڵاوێکە خەنە سەر و یان عەمامەیەک و یان جامانیەکە خەنە سەر و ملەتی ئیسلام سەرگەردانەکەن ئەی ئەگەر ئەم زمانە ببینێ ئەبێ چی بڵێ بەداخەوە. یا ڕەبی خوایە بەخاتر ناوەجوانەکانی خۆت ڕەحمان پێ بکەی هیدایەتمان بدەی نوری ئیمان بخێتە دڵەکانمانە دامەزرامان بکەی لەسەر دیندارەتی لەسەر ئیسلامەتی. یا ڕەبی خوایە لەوانە نەبین کە گومڕان یا ڕەبی لەوانە نەبین کە لا ئەدەن لە دین یا ڕەبی لەوانە نەبین کە بە ناوی دینەوە قسە ئەکەن و شارەزایان نییە یا ڕەبی خوایە لەوانە بین کەوا
بۆ تۆ ئەسوڵحێن یا ڕەبی شوێنی ڕێبازەکەی پێغەمبەرەکەت ئەکەون یا ڕەبی شیفای نەخۆشەکانمان بدە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە ڕەحم بە مردوەکانمان بکەی یا ئیلاهی خوایە هیدایەتی گەنجەکانمان بدەی یا ڕەبی خوایە ڕەحم بە زانایانی ئاینی بکەی قسەی حق بخێتە سەر زمانیان یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ماڵ و مناڵمان ساڵح بکەی کوردستان لە بەڵاو موسیبەت بە دوور بگری ناخۆشی و گرانی و قات و خڕی تیا بە دوور بگری یا ڕەب العالەمین خۆشی و هەرزانی لە وڵاتمانە بەرقرار بکەی